بەراوی خوای بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ناڕەزایەتی مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بەردەوامە ئەمڕۆ لە چەند ناوچەیەک خۆپیشاندان بەڕێوەچوو دژی دواکەوتنی موچات و هەروار لە پارێزگای کەرکووکیش بەشێک لە مامۆستایانی خوێندنی کوردی بە ئامان شێوە بایکۆتی ساڵ نوێی خوێندنیان کرد و دژی دواکەوتنی موچە ئەوانەی کە موچەکانیان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە. لەگەڵ ئەوەشدا مامۆستایانی وانە بێش ئەوانیش بایکۆتی داوامیان کردووە داوا دەکەن کە دابمەزرێ. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی حکوومەت وەڵامی ناڕەزایەتی مامۆستایان و فەرمانبەران ناداتەوە و هۆکاری چییە کە قەیرانی موچە هەر بەردەوامە ئایەکەی قەیرانی موچە کۆتایی پێدێت. لەگەڵ هەرێک لە بەڕێزان دلێر مەحموود و ئەبوو کاروان ئەندامانی پێشووی پەرلەمانی کوردستان سەرم پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا دلێر بەخێر بێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سوپاس دەکەین. هۆکاری چییە کە 10 ساڵە قەیرانی موچە بەردەوامە هەرچەندە پێشتر باز دەکە قەیرانەکە کاتیە بەڵام هەر درێژەی کێشا و ئێستا شەر بەردەوامەوە ئێستا بایکۆت و ناڕەزایەتی مامۆستایان هەیە. سپاس و ڕێز بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان و خۆشتان ڕێزیشمانەیە بۆ کاگەبوو کاروان سوپاس دەکەین. بەڕاستی سیرەکەی قەیرانی موچە ئەوە نییە ئیمڕۆ بێت، یعنی ئەوەی کە ئێستا ئێمە تەماشایەکەین لە ساڵی چەند ساڵێکە بەو شێوەیە بەردەوامە قەیرانی موچە، یعنی ئەمە ئەگەرێتەوە بۆ ئەوەی کە ئەتوانم بڵێم موسساتی دەوڵەتیمان بێهێزە و نەتوانراوە بەو شێوەیە سەیری هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە بکرێ کە ئەم تاکە ئەرچێ و مافیشی هەیە. یەکێک لە ئەرکە بۆ نمونەیەکێکە کارێکە کات سیرەکەی ئەو موچەخۆری کە ئێستا موچەخۆری حکوومەتە هەڵبەتە هەریەکەیان کارێکی هەیە لە لای حکوومەت. ئەو هەڵەسێ کارەکەی خۆی جێبەجێ ئەکات پێویستە لەسەر حکوومەتیش هەر حکوومەتێک بێت لە هەر وڵاتێکا بێت پێویستە مافەکەی باتێک کە مافەکەی بریتە لە موچەکەی. بەڵام سیرەکەین ئەوە چەند ساڵە بۆ شێوەیە دەمێک نیوە موچە ئەیرێ دەمێک لێبڕینی لێ ئەکرێت دەمێک پاشەکەوتی لێ ئەکرێت ئیتر نازانین وا ئێستا شەبینین ئەوەتانێکە ئێستا وا ئێمە ئەوەتانێ لە مانگی دەین تازە ئێشتان موچەی مانگی حەوت تەوزیع نەکراوە لە هەرێمی کوردستانە، بەڵام لە لای حکوومەتی ناوەندی عێراق ئەوەتانێ وا موچەی مانگیدە لە چەند ڕۆژی داهاتووە دابەشەکە بەسەر هەموو موچەخۆرانی عێراقا. بەڕاستی ئەمە ینی زۆر سەیرە بەلامەوانێ حکوومەتی هەرێم تاکوێسا بیری لەمە نەکردووەتەوانێ، یعنی ئەگەر تۆ بێت و لە کاتێکە ئێمە یین داوای سربەخۆیی ئەەکەین بەڵامین لە هەمان کاتە ناتوانین لەم کاتا کە ئێمە خاوەنی سامانی ژێرزەوین سامانی سەرزەوین و داهاتێکی باشمان هەیە، بەڵام ئیدارەدانەکەی خراپە ئەجینە ئەگەر بێتەوە داهاتایی کە ئێمە هەمانە لە کوردستانە لە هەرێمی کوردستانە ئەگەر بێت و بە وردی ئەوانەی کە ئێساش دەسەکەوێ ئێمە واز لەوانە بێنەکە دەستکاری نەکراوە ئەوەی کە ئێساش دەسەکەوێ بەشی موچە ئەکات و بەشی غەیری موچە بەشی بودجەی و بەرهێنانی شەکا و کاری خزمەتگوزاری و بەرهێنانیشی پێ بکرێ، بەڵام بەداخەوە کە تاکو ئێستا بەو شێوەی لێ هاتووە کە ئەیبینین و وای لێ هاتووە بڵین موچە ببێ بە هەواڵی بەپەلە ببێ بە هەواڵی خۆش بە شەرتی ئەو کەسانەی کە وەریەگرن حەقێکی مەشروعی خۆیانە بەرامبەر بەو کارەی کە پێشکەشی ئەەکەن بە لە بواری گشتیا بە خەڵک. باشە کەواتە بڵێن کێشەی داهاتمان نیوەکودات کێشەی ئیدارەدانەکەیە بەڕێی من وای بۆ ئەچم کە کێشەی ئیدارەدانەکەیە ئەجینا لەوە ناچێت کێشەی داهاتە بێت. ئەگەر کێشەی داهاتە وایە هەڵبەتە لە 5 ساڵ لە دوای عەفو هەڵبەتە ئەگەری مەسەلە کێشەی داهاتەکە هەبوایە هەڵبەتە لە ساڵی 2014ەوە ئەو پەیوەندی خۆمان لەگەڵ حکوومەتی عێراقیە نەئەبڕی نەمانە و حکوومەتی عێراقی حکوومەتێکی مفلیسە پارەی نییە و نەمانەوە وەهای لێت کە ئێمە هەموو خێزانێک بەشە داهاتی نەوتی بەرئەکەوێت و نەمانەوە ئێمە خۆمان نەتوانین خۆمان بەرین بڕێوانێ ئەوە قسەی من نییە قسەی خۆیان نەکە کردوانە هەڵبەتە ناڕێکی و هەروەها نەگونجاوی لە ئیدارەدانەکە هەیە کە ئیدارەدانێکی تەن دروست نییە هەتاکو ئێستاش. سوپاس دەکەم مامۆستا کات کە بوو کاروان جەناب شتوە خێربی
خوێنەوەی بەڕێز چێ بۆ ناڕەزایەتی کە هەیە دەژی دواکەوتنی موچە و حکوومەتیش هیچ وەڵامێکی نییە ئەوەی کە پێویستە بە کەرتی پەروەردە و پێشتریش بڵێن کارمەندانی تەندروستیش ناڕەزایەتیان نەبوو ئێستش داوامیان کەم کردوتەوە هەرچەندە بایکۆتەکەیان شقاندووە حکوومەت هیچ وەڵامێکی نییە بۆ کارەکەی چییە لە کاتێکا ئەو خوێن ڕوبەڕووی کێشە بۆتەوە سەرەتا زۆر سپاس بۆ جەنابێت و بۆ بینەرانی کەناڵی پێیام و بۆ برای بەڕێزم کاک دلێر بە دڵنیایەوە سەرەتا پێشکێکی باشی پێشکەش کرد کاک دلێر جۆری ئەم بابەتانە وەکو دەوتێت تازە نییە ینی ئەمە مامۆسایان ئەمە تقریبان نزیکەی 50 مانگە ئەتوانین بڵێن بە معدل بەم شێوەیە مامەڵی لەگەڵاکرێەوە بەم شێوەیە موچەی پێدێ لەگەڵ موچە خۆرانی هەرێمە جارێک بە ناوی پاشەکەوتی موچە جارێک بە ناوی نیوە موچە هەر جارێک بە نەبوونی هەموو ئەمانە حکوومەت دەیکا بەجددی بۆیە مامۆسایانیش مافی خۆیانە وەکو مافێک وە بە تایبەتی سەرەتاترین مافی خۆیانە کە خۆپشاندان ئەنجام بدەن و ئەم خۆپشاندانە بە دڵنیایی و وا پێویستەکە سەررجەم چین و توێژەکان پشتگیری لێ بکەن حزب و لایەنە سیاسیەکان پشتگیری لەمە بکەن بەڵام ئەوەی کە وەکو جەنابەت فەرمووی حکوومەت بایەغ نادا یان گوێ ناگرێ من پێم وایە ئەوە حقیقەتی بابەتەکەیە حقیقەت جەوهەری بابەتەکە کە حکوومەتی هەرێم بایەغ نادا یان گویان لێ نەگرێ دیوێکی تری وەکو کاک نەوزاد باسی کرد دیوی دووەمی ئەوەیە ئەم دەسەڵاتە بە تەواوەتی عەقڵیەتی خۆی و بە تەواوەتی بیری خۆی لەوە دەرەخا بە چیت ڕێگایەک بەو ڕێگایە کە دەیەوێ کەرتی گشتی بە تەواوەتی لە بواری پەروەردە ئێمال بکە و بایەک بداتە کەرتی تایبەت و ئێستا دەبینین لە ئاستە جیاوازەکانە با بڵێ قوتابی ئەهلیەکان لە زانکۆ بگرێت تاکە وەگاتە باخچەی مناڵان بوونی هەیە و ئەمانەش بەشێکی یەکجار زۆری هی دەسەڵاتدارانە بۆیە عەقڵیەتەکە ئەوەیە تەعاملکردنە بۆ و تەحویلکردنی کەرتی گشتیە بۆ کەرتی تایبەت ئەمە هەر لەم بوارەیە لە بواری کارەبا ئیشی لەسەرەکە لە بواری تەندروستی ئیشی لەسەکە ئەمە قەناعەتی ئەوانەوە بە ئاشکرا ئەوان ڕایانگەیان وتیان ئێمە حکوومەتێکی سۆشیالیستی نین تاکو بە هەندێ تعامل نەکەینیان تەحویلی دەستگاکانمان نەکەین بۆ تاگە بکارانەوەی کەرتی تەندروستی پەرۆدە پەیوەندی بە خەڵکەوەی بۆ زۆر وەڵامیان نیە بەدوایەگەر بۆ نمونە کارمەندی ئەمنی یاخود خاڵی سنووریان باج و ڕسومات مانی گرت پێ دۆخەکە جیاوازتر دەبوو بەدڵنیایی بە کۆکردنەوەی بەدڵنیاییەوە با بڵێن ینی کە ئەمانە ماوەیەکی زۆرە بارودۆخی مامۆسایانی زۆر خراپە و مامۆسایان چین و توێژێکی گەورن و ئەوانە من نامەوێت لێرە پێناسەی مامۆسا بکەم و مامۆسا گرنگی چی بووە و چی نێبووە بۆیە بە بەردەوام ئەمان گوێ لە کەس ناگرن نەگوێ لە پەروەردە ئەگرن نە لە گوێ لە کرێکارەگرن نەگوێ لە با بڵێن بێکارەگرن لە قوتابی ئەگرن ئەمە ئیهمالکردنێتێ ئەمە ئیهمالکردنی خەڵکە گوێنەدانە بە خەڵک بۆیە پێویستە خەڵک زیاتر فشارەکانی زۆرتر بکە زیاتر بکە چارەسەرک لێرێ لە هەرێمەیە لە بەغدایە بۆ مەسەلەی موچە ئێستا چارەسەرەکە لەکوێ دەبێت کێ چارەسەرێکی بنەڕەتی بۆ بدۆزێتەوە من قەناعەتێکم وایە قەناعەتی ئەوەم هەیە بابەتەکە زیاتر لێرەیە مەتەن بۆ نمونە حکوومەتی عێراقی 600 ملیارد دەنێرێ بۆ ئەوەی بە خێرایی موچە بدرێ باشە لە بەرامبەرە ئەمان هاتوون بە 2 هەفتە دابەشیەکەن باشە خۆیان ڕایانگەیان کە 320 میلیارد داهاتی ناو خۆیان هەیە باشە ئەمە 3 مانگ نییە گری مانگ داماتی مەتەرەن 2 مانگ تۆ بڕۆ کۆ بکەرەوە و ئەو موچەیە کە ئێستا 600 میلیارەکە 220 میلیاری کردووە ئەگەر داهاتی ناوخۆی بە پێی قسەکانی خۆیان کۆ بکە ئەکات 440
باشە بۆچی دابەشی ناکەن لەبەرەوە پێویستە بۆ موچە خەرج بکرێت بڵێ ئەوەی بۆ موچە پێویستە خەرج بکرێ ئەوەندەی ئەوێ واتە زیاتر 2 مانگ ینی 220 میلیارد خەنە سەر 700 میلیارد بەڵێ باشە خۆی وتیان 320 ئێمەڵێن 220ەکەی کۆبکەرەوە بزان چەندێکەکەن لەبەرەوە ئەمە خۆیان هۆکاری سەرەکین لەم بابەتانە و پێویستیشە ئەمە قبول نەکرێ و ئەمە درێژەی نەکێشێ بۆ کە ئەوان وتیان پارە نییە ئێستا ئەو پارەی کە لە بەردەستیانە بۆ لە 2 هەفتەیە بە تایبەتیەوە بەرەو 3 مانگە ڕوە خەڵک بوو وەرناگرێ ئەمە ئیهانەکردنی خەڵکە گوێنەدانە بە خەڵکە ئیتر وەکو ئەوەی بڵێن کاکە ئێمە چۆن بمانەوێ بەڕێوەیە بین و کەسیش لە حدودی ناڕەزایەتیەکەی کەمە بە تایبەتی ئێستا کە مامۆسایان خۆ پیشاندانەکەن ڕاستە کەتی تەندروستیش لەگەڵیانە بوو بەڵام وا پێویستەکە فشارێکی گەورەی هەموو چین و توێژەکان بکرێتە سەر و حیزبەکانیش پێشڕەوایەتی بکەن بۆ ئەوەی مل بدەن بۆ داخوازیەکانی ئەو خەڵکە کە خەڵک لە ژیان و گوزەرانێکی خەڵکە ئەمڕۆ ئێمە لە کەناڵەکانی ڕاگەاندری گوێمان لە مامۆسایان گرت مامۆسایی وا بووە 20,000 دیناری بە نەماوەتەوە 50,000 دیناری نەماوەتەوە مامۆسا نازانێ ئەم موچەیەی کە بەم شێوەیە دابەشکرێ بیداتە چی بیداتە کرێخانی بیداتە تەلەبەکانی بیداتە نەخۆشەکانی هەموو ئەمانە بەجددی تاوانە ئەکرێ بەرامبەر خەڵکی ئێمە و مامۆسایانی ئێمە بۆیە بە دڵنیایی و دەسەڵات تەحملی مەسئولیاتێکی گەورە ئەکاوە هەتا ئێستاڵێن ئەو داهاتەی کە خۆیان وتیان 320 میلیارمان هەیە ئێستا ئاڵێن ئەوەش نییە باشەوە ئەگەڕێتەوە بۆ حیزب ئەوە حزب تحکمی پێوەکە و ئاچێتە گیرفانی مەسئولینەوە و ئەمانە حدودی وەرگرتنیان نییە یعنی حدودی تاڵانیان نەیە دەبێت لە ئاستێکە ڕابیگیرێ سواز دەکەم دێمەوە خزمەتت مامۆستا دلێ سەبار بێ و داهاتانی کە هەیە چی ئەو 700 میلیارەی بەغدا بێت چەوی داهاتی ناوخۆ بێ 320 میلیارەکە باز و کێسە داهاتی فرۆشتنی تەنکەریش سەروی 200 میلیارە هاوکاری هاوپەیمانان هەیە ناکرێت و موچە بە سەریەکەوە دابش بکەن بۆی ئەم کێشی خوێندنش چارەسەر پێم بایکۆتە کە کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن کاکە ئێمە لە 25 سیوانێک کە دادگای تاحکیمی پاریس بڕیاریدا بۆی کە ئیتر نەوتی هەرێم نەتوانێت خۆی بیفرۆشێت لەو کاتەوانێ ئەوەی ئێستا وا سێ مانگی تەواو کردو بە ئەتیادی لەم سێ مانگە کە حکومەتی هەرێم خۆی بە ئەترافی خۆی کەناردوێتی بۆ بەغا ئەڵێ ئێمە مانگی 320 میلیار داهاتی ناوخۆمان بووە ئەمە 320 و لە هەمان کاتیشە ئەم 320ەکە هەیە لە هەمان کاتە 100,000 تۆ دایبنێ بۆ مەساریفی تەشغیلی دایرەکان وەکو مەسەلەی ئیداری و مەسەلەی کاری ڕۆژانەی دایرەکان 220 مێنێتەوانێ 32 میلیاری تری ئەمە 232 میلیاری تری هاوپەیمانان هەیە ئەمە 250 ئەمە 250 لە هەمان کات ئەمە 250 میلیار هەموو مانگێک لە خەرجی دامدۆزگەکان بڵێ اینجا جگە لە قەرزی جگە لەوەی کە ڕۆژانە داهاتی ناوخۆزێ ئەکا لەبەرەوەی ئێستا کۆمەڵە شتەیە وەکو مەسەرەی باج ڕسومات کە زۆر زیای کردووە مەسەرەی ڕسومی مروری هەر زۆر زیای کردووە ئەمە لەلایەکی ترەوانەیە بە پێی ئاژانسێکی نێودەوڵەتی لە تازەترین هەواڵە ئاژانسێکی وزەی نێودەوڵەتی یعنیڵێ حکوومەتی هەرێم ئێستا ڕۆژانە 150,000 بەرمیل غێری ئەوەی کە دەیدا بە عێراق 150,000 بەرمیل دەنێرێ بۆ تورکیا لە ڕێگەی ئەیکا بە نەفتا یان لە ڕێگەی تەنکەرەوە ئەینێرێ بۆ تورکیا کە گوایە هەموو بەرمیلێک 35 دۆلاری بۆ ئەو شەریکانەیە کە نوتەکە دەرێنن با بە 15 دۆلاریشی هەر بۆ تورکیا بە کەمتر کە ئەیداتێ 40 دۆلاری ئەمێنێتەوە بۆ هەر بەرمیلێک یعنی 40 دۆلارەکە بۆ 150کە ینی مانگانە ئەویشتر 250 میلیارەکات ئەمە 250 میلیار لەوێشیان 300 میلیار یعنی ئەمە خۆی لە خۆی 550 میلیارە جگە لە پارەکەی بەغدایانی بێژگە لەوەی کە بەداهاتی ناوخۆ تەنکەر 500 میلیار زیاتر ئەمێنێتەوانێ منەڵێم ئەوەی کە زۆر بەکەمی حسێبمان کردووە لەگەڵ ئەوەش ئەگەر ئەوەی بەغاش کە بۆ مانگی 9 و 11 مانگی
700 ملیار ئەنێرێت ئەمە لە ملیار و 250 ئەگاتە ملیارێک و 200 تریلیۆنێک و 250 ملیار دینار. ئەمە ئەکاتەوە کەواتە زۆر بە باشی پارە هەیە بۆ ئەوەی کە بۆ موچە ئەتوانرێ بیرێ بە موچە و تەوزع بکرێ بەسەر موچەخۆرانە چونکە بەڕاستی موچەخۆر بەم شێوەیە مێنێتەوانێ ئەمە بڵین شتێکی ئەوە نییە بڵێ معنەیی بێت یان بەشۆبێ ئەمە مەسەلە مادیە مەسەلە لێکەوتەکەی چییە بڵێن لێکەوتەکە ئەوەیە سەیرەکەی هەموو موچەخۆری وا هەیە زۆربەی موچەخۆرەکان هەمووی منداڵی هەیە ئەم منداڵی ئەگەر خوێندکار بێ ئەگەر خوێندنیشی تەواو کردێت دەخۆدا نەمەزراوە ئەمە شەر مەسرەفی ئەوێت یعنی هەموو یەکێک لەوانەی کە وەزعیان باشە بە ئەوان نبێنەوە پێشچاوی خۆیان ئەمە لە لایەکی ترەوانێ ئەم موچەخۆرانە بەشێکی زۆری شتیە ناوە لە کۆمپانیاکان بە قستی مانگانە ئەبێ قستی مانگانە باتەوە ئەمەشە قەرزارەوێەوە بەشێکی تریشیان هەم دیسان کرێچیە اینجا هەر یەکێک لەوانەی کە بەرپرسە و پارەی زۆری دەستەکەوێ بە ملیارەها دینارەکە یاخود بە ملیۆنەها دۆلار با بێنێتە پێش چای خۆی کە منداڵی شێبێ منداڵەکەی مەکتەبی تەواو کردو و تەعینی ژنەبووە بزانێ مەسرەفی چۆنە وە خوێندکارەکەی بزانێ مەسرەفی چۆنە و لە کاتێکا کرێشی بێ بزانێت چ مەسرفێکیە لەبەرەوە مەسەر ئەم مەوزوعات بە قەنەعەتی من زیاتر ئەڕات ئەوە نییە بە تەکلیفی ئەم حیزب و حیزب یاخود بڵێ وامەکەوا بکە کۆتایی پێبێ ئەو خەڵکە زیاتر ئەڕات ئەوەتانێک کە ئیمڕۆ ئەبینین سیرەکەی موچەخۆران بە سەرجەمیانەوانێ حەزیان بەوەیە کە موچەکانیان بچێتەوە سەر حکومەتی ناوەندی بچێتە سەر حکومەتی ناوەندی وە لە هەمان کاتەوە ویشیان ناردووە بۆ بەغا لە بەغا لەگەڵ ژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەیان کردووە لەگەڵ چەند کەسێکیانە وتوانە ئێوە واژوێکی زۆر کۆ بکەنەوانی ئێمە هەوڵتان بۆین کە موچەکانتان بێتە سەر حکومەتی ناوەندی ئەمە خۆی لەخوایە ئەم هەنگاوە کە ئەندێت ینی ئەبێت بە چی لێرە سیرەکەی حکومەتی هەرێم ئەڵێ چی باشە ئەڵێ وڵا ئێمە ڕازینین موچێ ئەو خەڵکە بچێتە سەر حکومەتی ناوەندی ئێمە ئەبێ خۆمان تەوزعیکەین ئەمە لە هەیبەت و شکۆی حکومەتی هەرێم ئێنێتە خوارێ باشە ئەگەر لە هەیبەت و شکۆی حکومەتی هەرێم ئێنێتە خوارێ چەند ڕێگەیەکەیە بۆ چارەسەرکردنی یەکێک لەو ڕێگانە ئەوەیە کە ئەو داهاتەی کەوکو باسمان کرد کە لەوە زیاتریشە با بتوانرێت لە ماوەیەکی کەمە دوو موچە بەسەرێکەوە بدرێ بە موچەخۆران بەگشتی ئەگەر نیشتانە ئەوەتانی هەموو ئاژانسەکان و هەموو دنیا باسیەکە کە پارەیەکی زۆر لە ئەموالی منقولە و ئەموالی غیر منقولە لە دەروی وڵاتەیە با بەشێک لەوانە بەشی پارەی یەک ساڵ موچە بێنەوانێ بۆ ئەوەی نە هەیبەت و شکۆی ئێمە شەڵین بۆی هەیبەت و شکۆی هەرێمی کورد و حکومەتی هەرێمی کوردستان حکومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان نەشتیان ئەو ڕێگەی بکەن یاخود بۆ ئەوەی خەڵکەکە خۆی نەچێت پەنابەرێتە بەربەغاو وە لێەوە موچەکەی بخاتە سەر ئەوێ با خۆتان ئەو دەست پێشکەریە بکەن موچەکانیان خەنە سەر بەغا و با بەغا بیدات وازانم ئێمە لەبەرەوەی لە بەپێی دەستور ئێمە هەرێمی کوردستانمان هەیە مادەم بەپێی دەستور هەمانە هیچ لە نەخێر هیچ لە هەیبەت و شکۆی هەرێمی کوردستان کەم ناکاتەوە ئەگەر لە حکومەتی کاربڕێکەری کەم کاتەوە ئەوەقی خۆیەتی سپاسیم کاکە بکەڕوان سەرنجی بەڕێژ چی لەسەرەوەی مامۆستا درێت باسی کرد ئێستا هەوڵێکەیە لە داوا بکەن هەرچەند نەڕێنە لە پەری زۆر بێ بەغدا ڕاستە و خۆ موچەکە بدات دەکرێت گەرەمە بکرێ یاخود تەژماری بانکی دروست بکرێ بۆ موچەخۆران لیستێکی ڕێکوپێکە بێ ئەم قەیرانە چارەسەر دەبێت قەیرانی دواکەوتنی موچە ئێستا دانی مامۆستایان ئەمڕۆ ڕایانیش گەیان ینی مەبەستمانەوەی کاری جۆرا و جۆرەکەن جگە لە کۆکردنەوەی واژوو ئەوانە تەنانەت ئەمڕۆ ڕایان گەیان کە ئەوان لە ڕێکراوە نێو دەوڵەتەکان شکاتەکەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی موچیان پێنادرێ بۆیە ئەوەی ئەکرێ ئێستا کە وەکو کاکدرێژ باسی کرد قزێکە لەوان نییە کە بابەتێک ئەگەر مامۆسایان موچە لە بەغا بگرنەوە کەواتە شکۆ یان هەیبەتی حکوومەت ئەمە ڕاست نییە ینی ژمارەیەکی یەکجار زۆر ئێستا لە موچەخۆرانی هەرێم لێرە لە بەغدا بابڵین لە فەرمانبەرانی هەرێم لێرە مەتەن تۆ بڕۆ هەرچی
ئەوانەی سنوور پاسەوانی سنوور لەوێ ئەوانەی جوازاتە لەوێ وەرەگرن ئەوانەی جنسیە زیاتر وەک دەوترێت تقریبا نزیکەی 40,000 کەس لێ وەرەگرن بۆچی بۆ ئەوانە شکۆ ناشکێت لەبەرەوە شکۆ وەکو مامۆساوتی شکۆی هەرێمی کوردستان زۆر لەو بابەتە گەورەترە و ئەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانن کە ئەم پێگەی ئەم دەسەڵاتی خۆمانیانە لاواز کردە لە ڕووی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە لە ڕووی سەفاراتەوە لە ڕووی لەگەڵ ئومەم متحیدە هەموو ئەوانە و لە ناوخۆی خۆمانە کە خەڵک بە تەواوەتی گەیشتوتە ئاستێکی یەکجار بێزارە لەم دەسەڵاتە هەموو ئەوان هۆکارن لەوەی شکۆی ئەم حکومڕانیە لاواز بێتەوە یان کەم بێتەوە بەڵانی گەندەڵی و دزی زیاتر تاڵانی سەرکوتی ئازادیەکان ئەم سیراعی کە هەیە ئێستاوە بە تایبەتی ئەم ڕاکەڕاکەیەی بە تایبەتی نێوان پارتی وێکێتی لەگەڵ بەغدا و هەر لایەنێک هەوڵەدا پێگەی خۆی لە بەغدا بەهێزکە و بەداخیشەوە لەسەر حسابی یەکتری و لەسەر حسابی قەزیەکەمان ئەم کارەکەن بۆیە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی ئێمە پێگەمان لاواز بووە لە هەموو ڕوویەکەوە زۆر جاروتومانە هەنی تۆ تەماشاکە ئەوە دەسەڵاتی بەغا بوو داهاتن لە کوردستان کێشە و گرفتەکانیان چارەسەرەکرد لە هەولێر پێکداهات لە حکوومەت کابینەکان لە حکوومەت لە هەولێر پێکە هات بەڵام ئێستا دەبینین ڕاکەڕاکەمانە وەفت بە بەردەوامی ئەڕوا تەنانەت بەرپرسان لە ئاستێکی واشە پێشوازیان لێ ناکەن تەماشای بکە ئەوەی کە ئەم جارەی شەوەودێکی باڵای بابڵین هەرێمی کوردستان سەردانی کرد دیسان ئەوەی فشاری ئەمریکا بوو و فشاری ئێران بوو کە وایان پیش دەرخست کە فشارەکان وا بوو کە دەبێ بچنە بەغا و هەمووتانیش پێکەوە بڕۆن و گفتوگۆش بکەن لەسەر ئەوەی کە هەیە بۆیە کە ڕۆیشتن لەسەر ئەو داوایە واتە ئێمە ئێستا بمانەوێ نەمانەوێ لە هەموو ڕۆیەکەوە پێگەمان لاواز بووە بۆ خۆشیان قسە لەسەرەوەکەن کە مەترسی هەیە لەسەر هەرێمی کوردستان ئەم مەترسیە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و ئەوان بەرپرسیارن باشە ئەگەر مەترسیەکی لەم شێوەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستانەوە ئەبێ پێگەی ناوخۆی خۆمان بەهێزکەین ئەبێ حکومڕانان پەیوەندەکانیان لەگەڵ خەڵکە باشتر بکەن ئەبێ ئاشبوونەوە بکەن ئەبێ ئەو دنیا کەم و کوڕی کە لە بەڕێوەبردن و ئیدارەدانی دەستگاکانی حکوومەتی ئایا کەم بکەنەوە ئەوێ خەرجیەکانی خۆیان خەرجەکانی حیزب کەمکەنەوە خەرجەکانی ڕاگەاندنەکانیان کە لە حساب دانایە هەرێکی کەناڵێکی تایبەتی هەیە ئەوانە کۆکەن دەبێ بچن لەو پارانەی کە خۆیان وتیان لە ژێرزەمینەکانە شاردراوەتەوە بابێن چەند مانگێک موچەی خەڵک بدەن بۆ ئەوەی خەڵک نەڕوا ئێستا خەڵک بێزار بووە تەنانەت ئەمە ناکرێەوە کاردانەوەی کاتێ مامۆسایان خۆپشاندانەکەن کەرتی تەندروستی خۆپشاندانەکە ناکرێت تەنانەت وە کاردانەوەش مامەڵی لەگەڵا بکرێت بەڵکو وەک ئەوەی بارودۆخی ئەم خەڵکە خراپە خەڵک بێدا ئەوە بە ڕۆژانە وەکو بەغدا مامەڵەکەن لەگەڵ پێ دوایە ئەمە سەر بگرێت یاخود قەیرانەکە چارە سەر دەکە یاخود لەمپەری زۆرە پارتیوەکێتی رازی نابن موچە بچێت سەر بەغدا بەدڵنیایەوە پارتیوەکێتی حەوت دەسەڵاتی بەغاش پەیوەندێکیان لەگەڵ هەرێمی کوردستانە و بە تایبەتی ئەم دوو حیزبە هەیە کویانش لایەنێکی وا بەهێز نین ئێستا لە بەرانبەر ئێمە کە ئێمە لاوازین ئەوان بوونەتە هێزێکی تەواو و ئێمە بەردەوام دەڕۆین بۆ سەردانیان و بۆ گرفت و کێشەکانیان بۆیە ئەمان ینی کارەکەن بۆ ئەوەی کە بەو شێوەیە چونکە بۆ ینی هۆکاری جیاواز هەیە ئێستا لە تەعاملکردن لە موچەدان ڕەنگە زۆر جار بووەتە ڕێگای پەیوەندیان ڕێگای کەسبی مەتەرەن خەڵکی یان مامۆسا لە ڕێگای پێدانی موچەوە زۆر جار خۆ خەڵکیانەوە بەتەر ئێمە لە هەرێمی کوردستان خاوەنی تەجروبەیەکی یەکجار زۆرین خەڵکیانیش نانبڕاو کردە لەسەر بیرروڕا لەسەر ئەوەی کە پەیوەندی نییە و کەسێک ئەگەر لەم دوولایەنە سیاسیە نەوێ یەک بەڕێوەبەرێکی قوتابخانەیەکم وە بێنە لە کوردستانە ئەندامی ئەم دوولایەنە نەبن
لەبەرەوە هەموو ئەمانە کاریگەری کردووەتە سەر ئەوە چکە بۆ ئەوەی ئێستا دەکرێت هەڵەکە چۆن دەبینی ئەگەر سەر بگرێت کێشە موچی چارەسەر دەکات ڕاستە و خۆ لە بەغداوی هەژماری بانکی دروست بە بکرێت دڵنیاییەوە ینی ئێستا خۆتەوە تەماشای مەسەلەن ئەو فەرمانبەرەکانی ترکە تەماشای هێزی پاسەوانی سنوور کە تەمازای جوازات بکە هەموو ئەمانە کە لە کوردستانیش داوامەکەن و ئیشیان لە کوردستانە موچیان بە بەردەوامی پێدرێ بۆیە خەڵک ناچار بووە تۆ ناچارت کردووە تۆ هۆکاری پاڵی پێوەنەی پەنا ببا بۆ بەغا چی بکە خەڵک لە بارودۆگەکی لە ئەو پڕی خراپیا بێ ساڵانێک بە ناوی پاشەکەوت وەکو باسمە ساڵانێک بە نیوە موچە ساڵانێک خۆڕێک خستنەوە لەگەڵ داهاتە هەموو ئەمانە لە دنیای ئیدارەدان و موچەدانی هیچ دنیایەکان نەبووە کە ئەوە ئێستا لە هەرێمی کوردستان ناکرێ و بە تایبەتریش مامۆسایان و سەرجەم چین و توێژەکانی تریش هەست بەوەکەن ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکە هەیەی داهاتی یەکجار زۆرە و ئیمکانیەتێکی یەکجار زۆرە و مامۆسا هەموو جارێ کورد شانازیە کردیان دەسەڵاتی کوردی شانازیان بەوە کرد کە سەرەتای ڕاپەڕین و ئەوانە مامۆسایان بەبێ بەرامبەر دەوامیانە کرد و ئەوانە ئێستا هەمانە و مامۆسایانە نین بۆ وا دەکەن بۆ پیان قوبوڵە بڕۆن دەرگای بەغالێ بدەن بۆ پیان قوبوڵە واژوو کۆ بکەن و لە هەموو دنیا بڵاوی بکەنەوە کە ناڕازین لەم دەسەڵاتە لەبەرەوە خۆیان هۆکارن دەبێ ئەوان پیاچوونەوە بکەن ئەوان لە ماڵ و مڵکی خۆیانە تەنانەت موچەی ئەو خەڵکە بدەن چکە ئەمە خەریکە ئەگاتە لوتکەی ناڕەزایەتی ئەو کاتەی کە گەیشتە لوتکەی ناڕەزایەتی بە کەس ناتوان ڕێڕابگیرێ تەجروبەی دنیا ئەبێ ئیستفادەی لێ بکەن کاتێک جەماوەت ڕوبەڕووی دەسەڵاتە بێتەوە هیچ هێزێک ناتوانێت تەکدیرکە ئەمانەیش داوای گۆڕانکاری لە دەسەڵاتە ناکەن داوای گۆڕانی ئەم ڕوخانی ئەم دەسەڵاتە ناکەن داوای مافێکی ئاسایی خۆیان سپاس دەکەم مامۆستا سەبارەت بە دیگەر لە موچەخۆر ئەوەی کە کاسبکارە ئەوەی لە بازاڕە ئەوەی سەرچاوی داهاتی نییە ئەوانیش بارودۆخیان خراپە ڕەنگە خراپتریش بێت لە موچەخۆرەکە بەچی چارەسەرێک بۆوانیش دەدۆزرێتەوە جگەل لە موچەخۆران کاکە خۆی کوردواری خۆمان ئەڵێ شەڕ بە چەکە کرێ و مەعاملەش بە پارە یعنی کە تۆ لە کاتێکە حکومەت ئەگەر هاتوو ئەو بودجەیە کە هەبوو لایەکەوە لە ڕێگەی موچەوە ئەی خاتە ناو بازاڕەوە لە لای تۆ لە ڕێگەی پرۆژەوە بەرهێنان و خزمە گوزاریەوەی خاتە ناو بازاڕەوانێ ئەگەر هاتوو پارە هەبوو لە ناو بازاڕە خەڵک پارەی پێبوو هەڵبەتە بازاڕیش گەرمە بێ بازار گەرمی دروستە بێت کەوەر بازار دروست نابێت ئەبێتە بازار گەرمی کە بازاڕیش گەرم بوو هەڵبەتە هەموو کەسێک ئیسفادەی لەکە لە دوکانارێکەوانەیە تاکوێتە سەر کرێکارێک تاکوێتە سەر شۆفێرێک سەر هەچیەکێک کە کار ئەکات لە دەرەوەی کەرتی گشتی ئەوانە شەمووی سوودمەند دەبن لێی ئەوانە شەمووی ئەبوژێتەوە لە ڕووی ئابوووریێوانێ وڵاتیش لە ڕووی ئابوووریەوە ئەبوژێتەوانێ بەڵام ئەگەر هاتوو چونکە تۆ کە ئەڵەی هەرێمێ گیان وڵاتێک اقتصادەکەی یاخود سەرچاوی داهاتەکەی چێ حکومەتە ئەگەر هاتو حکومەت پارەی نەقدی نەخسە ناو بازاڕەوانێ هەڵبەتە بازاڕیش ئەپوچێتەوە هەڵبەتە بازاڕیش بازاڕی کەم ئەبێت هەڵبەتە خەڵکی تووشی زەرەرە بێ هەڵبەتە لە هەمان کاتیشە نرخی کاڵاکانیش گرانە بێت چونکە کەسێک ئەگەر بێت و بزانێ ڕۆژی 100 کیلۆ برنج ئەفرۆشە 100 کیلۆ برنجەکە لەوانەیە کیلۆی ئەیە بە 500 دینار قازانش بەڵام ئەگەر هات و ڕۆژی 20 کیلۆی فرۆشە یا بە هەر کیلۆی ئەیە بە 1000 دیناریانی هەم نرخیشی گرانە بێ هەم خەڵکی تریش بازاڕی نامێنێ لەبەر ئەمە خۆی لە خۆیان دایرەیەکە دەورانەکات ئەم پارەیە لە دەستی ئەمەوە بوو ئەو یەک بە یەک هەمووی سوودی لێ ئەبینێت ئەگەر هات و موچە نەبێت و پرۆژەی وەبەرهێنانیش نەبێت هەڵبەتە بازاڕی سستە بێت لە هەمان کاتەکە بازاڕی سز بوو ڕێژەی هەژاری زیاد ئەبێت ڕێژەی تاوانی زیابێت باشە دەمەکو ئابووری ناسێک کەس شتێ بڵێن ئابووریتان خوێندوە ئێستا چی چارە سەر هەم کێسە یاسای بوجەش نەکەوتوت دوواری جێبەجێکردن لەبەرەوە لەسەر خەرجینەوە ڕێک نەکەوتون لەسەر داهاتی ناوخۆ بە قەرز پارەکە دێ ئەیچی چارە سەر لە ناوخۆدا داهاتەکانی بۆ فرۆشتنەوە بە تەنکە ناخرێتەوە خزمەتی موچە
چارەسەرێکەیە یاخودەوەی ڕاستەوخۆ لەگەڵ بەغدا موچە بدرێت ئێمە هەتاکو ئێستا زانی چۆنە لە کاتێکا کە ئێستا بودجەی عێراق ئێستا لە بواری جێبەجێکردنایە ئێمە وەکو هەرێمی کوردستان هیچ سوودمان لێ نەبینیوە تەنها پارەی کەم لێ ئەویش بە قەرزەکە بۆمان دێ بۆ هەرێمی کوردستان ئەجینا ئێستا سەیرەکەی لە شارەکانی تری عێراقا کۆمەڵێ قەرز و پێشینە دەدرێ بە هاوڵاتیان کە ئەمە بازار ئەبوژێنێتەوە خەڵکیش ئیسفادەی لێکە لە شارەکانی تری حکومەتی ناوەندا سیرەکەی سوتەمەنی چ لە بەنزین چ لە گاز چ لە نەوتی سپیوی بە نرخێکی پاڵپەشتی کرا و دەیرێ بە هاوڵاتیان بە پارێکی کەم دەستیانەکەوێت لا ئێمە لە هەموو ئەوانش بێ بەشین یعنی ئەم کێشانەی کە لەگەڵ حکومەتی عێراقیە هەیە ئەگەر بێت و بەڕاستی چارەسەرێکی ڕیشایانی بۆ نەدۆزرێتەوە چارەسەرێک کە بە تەواوەتی کۆتایی بێت یعنی زۆر احتیمالە دوای مانگی یانزەش هەم دیسان ئەم کێشەیە کە ئێستا هەمانە بە خراپتر بێتەوە ڕێگەمان ئێمە هیچ سوودێکی ژە و بودجێ نەبینین کە بە حساب ئێمە لە 12.6 ڕێکەوتن نەکراوە خۆنە لەسەر نەوت بە تەواوەتی لەسەر داهاتی ناوخۆش خۆی نەکراوە نازانم على ئاساس ڕێکەوتن کراوە بەڵام ڕێکەوتنەکە تاکو ئێستا ئایا لای خەڵک یعنی ڕێکەوتنیە کە ڕێکەوتن وەکو تەسلیمکردنی داهاتی ناوخۆ ئەگەر ڕێکەوتنی لەسەر خەرجی بواری نەوت ئەگەر ڕێکەوتنێ بێت لە پێناوی پەرژەوەندی خەڵکا بێت ڕێکەوتنێ بێت لەسەر بوو جەوم و چە بێت یعنی زۆر پێویستە ئەم ڕێکەوتنە بڵاو بکرێتەوە خەڵکی شارەزا خەڵکی ئەوانەی لێ زانن ئاگادار بن بزانن چی باشە چی باش نییە تاکو ئێستا کەس نازانێت ڕێکەوتنە چۆنە و چۆن نییە و لە هەمان کاتیشا پێویست بوو نەوکو لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوا بکاکە وەزیرانی دارایی و نەوتی حکومەتی ناوەندی و حکومەتی هەرێمی کوردستان بچن بۆ لیژنەی دارایی بەڵکو ئەوایە حکومەتی هەرێم خۆی داوای بکردایە کە بە زووترین کات ئێمە ئامادەین وەزیری سامانە سروشتەکان و وەزیری دارایی و وەزیری پلاندانان بنێرین بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاکو لە لیژنەی دارایی لەگەڵیان گفتوگۆ و مناقەشە بکەن لەسەر ئەو مۆزوعانە بزانین ئایا خەتای حکومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستانە یاخود خەتا حکومەتی ناوەندیە یعنی ئەوە شتێکە ئەو ڕێکەوتن لەسەر قوتی خەڵکە لەسەر ژیانی خەڵکە شتێکی شاراوانیە ئەوە ڕێکەوتنێکی سیاسی و ئەمنی نییە بڵێ خەڵک بۆ ئاگای لێبێ منیش لەم ئەگەر ڕێکەوتنێکی ئەمنی یان سیاسی وایە ئەڵەم خەڵکە وایە ئاگای لێ نەبووە ئەمە ڕێکەوتنێکە لە بواری بودجایە لە بواری داراییە و ئەمەش یەکسەر مباشرەتەن پەیوەندی هەیە بە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە بە ژیانی خەڵکەوە بە گوزەرانی خەڵکەوە لەبەرەوە بە قەنەعەتی من باشین ڕێگە فەرمو حکومەتی هەرێم خۆت داوا بکە کە بە زووترین کات بچن بۆ وەزارەتی بۆ لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی لێ خەڵک بزانێت شعبی عێراقی هەمووی بزانێ خەتای چێ و خەتای چێ نییە بەس ئەو مامۆستا و داواکاری هەیە بۆ ڕاستەخۆ موچە لە بەغداوە بدرێت واژۆکۆکردنەوە هەیە باز لەوە دەکرێت دەیانەوێت لە بودجەی ساڵی داهاتوو ئەگەر هەموار بکرێتەوە هەندێک بڕگەی هەموار دەکرێتەوە لەوێدا بچەسبێنرێت قورسە ئەم پرۆسێ وڵایی ئەوە حکومەتی عێراقی خۆیەتوانێت کە قورسیان قورس دەبێ ئەو شتەکە بەو شێوە ڕێکەوتنەکەی لەگەڵ حکومەتی هەرێما کردوانە بە چه شێوەیەکە بەڵام مەهماکانە قورس و گرانیش بێ کە خەڵک هاتوو خۆی ئەو شتە گرنگە کە خەڵک بێتە سەر ئەوەی بڵێ من ئەچەم موچە لە حکومەتی موچەکەمە خەمە سەر حکومەتی ناوەندی ئەمە گرنگە ئەمە سەیرە ینی خەڵکی بگاتە و قەنەعەتە بڕای بە حکومەتەکەی خۆی نەمێنێ بڵێ ئەچمە ئەوێ با موچەکەم بچێتە سەر حکومەتی ناوەندی لای خەڵک ئەوە ناخۆشە ئەوە ناخۆشە حکومەتی هەرێمەقە خۆی ئێستا دەست پێشکەری بکات بۆی لە دەسەڵاتی و دەرنەچێ خەڵک نەچێ بیکە خۆی بچێ بیکە ئەمە لەلایەک ترەوانێ معقول نییە ئێستا ئێمە هیچ لینکێکمان بە کەرکووکەوە نەمێنێوەکو حکومەتی هەرێمی کوردستان تقریبا 8,000 مامۆستا و فەرمانبەر لە وەزارەتی لە کەسەر بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان دەوێ موچە وەرەگرن ئەگەر بێت و ئەوانە نەیاندرێتێ ئەوانە ئەچنە ئەوەیەکێکە لەو لینکانەی کە چەند لینکێکە ئەمەیەکێکە لەو لینکانێک ئێمە هەمانە بە کەرکووکەوانێ ئەوانی ژێستا ئەوەتانێ داوا ئەکەن بچنە سەر وەزارەتی پەروەردەی ناوەند
یعنی ئەم شتانە بەلای منەوە گرنگە ینی ئەو بۆچوونانەیەتە ناو خەڵکەوە سەردەمێکیش بوو هەرم موچەخۆرانە بوو ئەنووس سەری بڵندمان نەوەی ناکەین بۆ موچە هەر ئەمانە بوو بۆ ئێستا بۆ گەشتوەتە ئەوەی هیچ ئینتیمایەکی نیشتیمانی و نەتەوایەتی لای ئەم خەڵکە نەمێنێت بەو شێوە بیرکاتەوە یانێ بە حکوومەتتی هەرێم زۆر بەرپرسیارانە دێتە سەرخەت بۆ ئەوەی بتوانێت ئەمە چارەسەر کاگەر هیچ نەبێ ینی ئێساش دووبارەیەکەمەوانێ ینی هەموو زانیاریەکان بازەوە ئەکەن کە بڕێکی زۆر لە پارە لە باقەکانی دەرەوەی وڵات و مڵک و ماڵی زۆریان هەیە کاکە ئەتوانم بەشی 10 ساڵ موچە بن هیچ نەبێت لەوەشیان کردو بابیکەن بیێن بە موچەی خەڵک ئەوەش ناکەن بە تەواوەتی چۆن لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێکەون با خەڵک بزانێت چۆن و چۆن نییە تاوان نەخرێتە سەر ئەوەی کە خەڵک ئینتیمایی نەخرێتە سەر ئێرە و خەڵک ئینتیمای نیشتیمانی و نەتەوەی نەمێنێت چونکە زۆر گرنگە لە وڵاتێکە ئینتیما نەما بە تایبەتی ئینتیمای نیشتیمانی نەما زۆر شتێکی لە دواییە ناخۆش دەرئەچێت یعنی ئەو ناخۆشیە لەوایە کە خەباتی دایان ساڵی خەڵک وایە بە خۆڕایی بچێت. سپاس دەکەم کاک ئەم کاروان سەبارەت بە پێشتر قسەمان لەسەر وەڵامی حکوومەت کرد بەزەوەی کە بۆنەوەی پێویست بە مامۆستایان وەزیری پەروەردە دەڵێ بایکۆت چارەسەر نییە ئەوەندە هەر بەسە یاخۆی سەر مامۆستای وانە بێشەیە کێشێکی دیکەیانەوەن داژ پێراوەیە کە موچەکانیان دوا دەکەوێت داژ نەمەزراون داوای دامەزراندن دەکەن چارەسەرەکە چییە چی بکرێت؟ ئەو داخوازەکەیوان محدودە مامۆسایان داخوازێکی بچووکە داخوازیەکی سەرەتایەترین مافیانە ئەوان داوای موچەکەن داوای شتێکی زۆریان نەکردووە مامۆسایانی وانە بێژەوانە داوای دامەزراندنەکەن یان داوای عەق دەکەن ئەمان دیسان سەرەتایەترین مافیاوانە بۆیە حکوومەت پێویستە بە زووی کۆبێتەوە و دیراسەی باش بکە و جێبەجێ بکەوە بەلای کەمەوە مەسروفەتە گەورانەی کە دەیکات لەوە دابڕێ و موچەی ئەمانەی پێدابین بکات و کارێکی وا بکە خەڵک نەڕوا دەرگای بەغا بکتێتەوە خەڵک نەڕوا وەکو دەوترێت لە ڕێکخراوە نێو دەوڵەتەکان شکات بکە چونکە بۆ ئەوەشە دیسان ناوبانگی هەرێمی کوردستان ئەوەندەی تر لاوازەکە کاتێک ئەم حکوومەتە ڕوبەڕووی ئەم بارودۆکە بێتەوە ڕوبەڕووی ئەم کێشانە دەبێتەوە ڕوبەڕووی ئەم داخوازیانە دەبێتەوە دەبێت بە عەقڵێتێکی تەعامل لەگەڵا بکە بە بێمنەت نەبێ لە بەرامبەر داخوازیەکانی خەڵک لە بەرامبەر خۆپشاندانی خەڵک لە بەرامبەر پێشکەشکردنی یاداشت لە بەرامبەر شەکواکردن لە ڕێکخراوە نێو دەوڵەتەکان هەموو ئەمانە کاریگەری هەیە بمانەوە نەمانەوە ئەوە تا ئێستا دیسان جارێکی تر ئەو گۆڤاری ئەمریکیە هەم دیسان راپۆرتێکی لەسەر هەرێمی کوردستان بڵاو کردوەوە و باسی کێشە و گرفتەکانی هەرێمەکە و باسی ململانەی ئەم دوولایەنە سیاسیەکە و باسی هەموو بوارەکانی پەیوەندی بەوەی دامەزراوەکانی شێستا کەی زامەزراوێکی شەرعی نەما هەمووی ماوەی بەسەر چوو ئەو سەرکێشەیە بۆ هەرێم یاخۆت پرسی ئازادێکە ئەم ڕۆژ گودار زێباری کە لە سەدراوانی بادینیان دووبارە سزادراوەتەوە بە دڵنیاییەوە بەداخەوە یەکێک لە گرفتەکانی ئەم نەسەڵاتە ئەوەیە کە گوێ ناگرێ گوێ لە ئەحزاب ناگرێ گوێ لە ڕێکخراوەکان ناگرێ گوێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی ناگرێ گوێ لە ڕۆشنبیر ناگرێ گوێ لە نووسەر ناگرێ گوێ لە کۆنسڵگەری ناگرێ گوێ لە دەوڵەتانی دۆست ناگرێت کە ساڵانێکە ئاوکاری و یارمەتیمانەدەن ئەگینە ئەوەی کە ئێستا باسی گۆدارت کردیانی بەجددی ینی ئینسان نازانێت چۆن لەسەر تاپڕێت نازانین چۆن تعبیرێکی لێ لەسەر بێمەوەڵات بەڵێ وەکو جەنابی خۆم لەسەر تاپڕ وەکو ئەوەی ئەم بابەتە لە کوردستانە نەبێ وەکو ئەوەی لە کوردستانە لە هەرێمی کوردستانە یاسای حیزبەکان جێبەجێ کرابێ حیزبەیەکە ئێستا تانکیەیە زرۆپۆشیەیە حیزبێ فرۆکەی هەیە بە فرۆکە هاتووە نەمانە باشە ینی تۆ چییە ئەڕۆی لەژێر ناوی تاپڕە با بڵین سزای کەسێکی گەنج دەدەی هەموو خەڵکتێ دەگا ئەو سزایە چییە؟ ئەو سزایە لەسەر تاپڕ نییە لەسەر بیرکردنەوەیە لەسەر بۆچوونە تۆ لەژێر ستاری یاسا ئەتەوێ سزای ئەوە بدەیت هاواریانە لە دەستمان
لەسەر ئەوەی ئەو بە تایبەتی زیندانەکانی بادینان ڕێکخراوە نێو دەوڵەتەکان متحیدا تەنانەت ناوخۆی هەرێمی کوردستان کاریان لەسەر کرد ئەوانە با بڵێن سزاکایان کەم بکرێتەوە زیندانەکەیان نێڵێ ئازاد بکرێن کەچی هیچ گوێیەکی پێنادەن و بێم چوونی بەڕێزدەوەی کە کێسێک قەیرانی موچە هەیە نەبوونی دامەزراوەکان هەیە بەردەستکردنەوەی ئازادیەکان هەیە ئاوا بڕوات چارنووسی خراپ دەبێم دەسەڵات بە دڵنیایی و هەر ئەوەش نێ پێشێرکردنی مافە ئەمن و ئاسایشی خەڵک بەرقەرار نییە ڕۆژانە خەڵکە کوژرێ ڕۆژانە خەڵک ژنە کوژرێ ڕۆژانە دەرچوون یان ڕێزنەگرتن لە مافی ئینسانەکان دەبینین چۆنە و چۆن تەعاملەکرێ لەگەڵیانە هەموو ئەمانە کۆ کراوەتەوە هەموو ئەوانە وەکو جارانی نییە تۆ قسەی بکەی بتوە ئەم ڕێکخراوانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەم کونسڵگەریانەی لە هەرێمی کوردستانە ڕۆژانە خەڵکە بینن ڕۆژانە ئەحزابی ئۆپۆزیسیۆنە بینن یعنی تۆ ناتوانی چەکێکت بەدەستۆ نییە کە چەکێکی تەواو بێ دیفاع لە خۆت بکەن چکە ئەوان زیاتر هەست بەوەکەن گویانەیە ئاگدارن هەموو وردەکاریان لایە ئەو با بڵێن راپۆرتانەی کە کونسڵگەری پارساڵ بریتانیادای کونسڵگەری ئەمریکان نردیان هەموو وردەکارەکانی پێشێرکردنی مافی مرۆڤی تێدایە بەرتەسکردنەوەی ئازادەکانی تایە سپاسیان بەدەبوونتان دەکەین سپاس بۆ وەرزان کاک بۆ کارۆن مامۆستا دلێ بەحموو سپاسیان بەدەبوونتان سپاس بۆ جەناب سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران و خواتان لەگەڵ